هەژدەی چواری ساڵی 1955 کۆچی دوایی زانای بەناوبانگی فیزیا ئەلبێرت ئەنشتاین. ئەنشتاین لە دایکبووی وڵاتی ئەڵمانیا و هەڵگری ڕەگەزنامەی سویسری و ئەمریکیە. دایک و باوکی جوولەکە بوون. ساڵی 1921 خەڵاتی نۆبڵی ئاشتی لە بواری فیزیادا بەدەست دەهێنێت. ئەنشتاین بە یەکێک لە زانە بەرجەستە و کاریگەرەکانی بواری فیزیا دادەنرێت. ئەلبێرت ئەنشتاین ساڵی 1979 لە ئەڵمانیا لەدایک بووە و بەهۆی بارودۆخی ئەو سەردەمەی ئەڵمانیاوە تەواوی ژیانی لە ئەمریکا بەسەر بردووە و لەوێژ مردووە، چونکە لە قوتابخانەی میونخ تاکە قوتابی بووە کە جوولەکە بۆ ئەڵمانیاش بە توندی کەوتۆتە قڕکردنی جوولەکەکان. زانای بواری فیزیا و گەلێک لە بوارەکانی تر بووە، گرنگترین بەرهەمەکانی تیۆریای پەیوەندی بووە. هەژدەی چواری ساڵی 1970 لە دایکبوونی سەعەد حەریری سەرۆکوەزیرانی پێشووی لوبنان و کوڕی ڕەفیق حەریری سەرۆکوەزیرانی تیرۆرکراوی ئەو وڵاتە کە پاش تیرۆرکرانی باوکی جڵاوی حکمی لە وڵاتە گرتە دەست و لە ساڵی 2019دا لە ژێر کاریگەری خۆپیشاندانی جەماوەردا دەستی لە کار کێشایەوە. ناوبراو لە وڵاتی سعودیا لەدایک بووە. هەژدەی چواری ساڵی 1983 تەقاندنەوەی باڵێۆزخانەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە شاری بەیروتی پایتەختی لوبنان و تیاچوونی تەواوی کارمەند و پاسەوانانی ئەو باڵێۆزخانەیە کە ژمارەیان 63 کەس بووە. باڵێۆزخانەکە یەکێک بوو لە گەورەترین باڵێۆزخانەکانی ئەمریکا و دوای گرتنی باڵێۆزخانە و قوتابیانی ئەمریکا لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی بە گەورەترین ڕوودا و دژی ئەمریکا دادنرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و ئەمریکا حیزبوڵای لوبنانی بە هاوکاری ئێرانی بە ئەنجامدەری ئەو کارە تاوانبار کرد.